لە ماوەی ساڵی ڕابردوودا لەلایەن لیژنەی پشکنین و چاودێری وێزەکانی سوتەمەنی و کارگەکانی غاز هەروەها تاقیکەی پشکنینی گەڕۆک سەر بە بەڕێوەبەرتیمان 230 سەردان و پشکنینی کراوە بۆ وێزگەکانی سوتەمەنی و کارگەکانی غاز. لەو چوارچێوەشدا بەهۆی خراپی کوالیتی بەنزینەکانیانەوە 20 بەنزینخانە سزا دراون بە داخستن. هەروەها لە ماوەی ساڵی ڕابردوودا 165 کێلە هەروەها پێوانە کراوە بۆ عەدادەی بەنزینخانەکان. هەر لە هەمان ساڵدا 867 تەنکەر بنزین لە ناو هەرێمی کورسانەوە هاوردەی سنووری ئیدارەی گەرمیان کراوە بۆ وێزگەکانی سوتەمەنی پێش ئەوەی خالی بکرێنەوە لە وێزگەکانی سوتەمەنی لایەن ئێمە پشکنیان بۆ کراوە بەهۆی خراپی کوالیتی بنزینەکانیەوە 57 تەنکەر سوتەمەنی ڕەفز کراونەوە گەڕێنراوەتەوە بۆ ئەو ئەمبارانەی کە لێوەی هێنراون ڕێگە نەدراوە بۆی کە لە سنووری ئیدارەی گەرمیان لە وێزگەکاندا بەتاڵ بکرێنەوە. لە هەمان کاتدا لە ماوەی ساڵی ڕابردوودا هاوڵاتیانی سنووری ئیدارەی گەرمیان بڕی 1,500,000 بوتڵ غازی شلیان بەکارهێناوە کە لەلایەن کارگەکانی غاز لە سنووری ئیدارەی گەرمیانەوە پڕکراون دواتر لە ڕێگەی بریکارەکانەوە دابەشکراون. ئەوەی سەبارەت بە مەرزی نێودەوڵەتی پەروێزخان لە 1 2017 تاوەکو 21 نووە کە مەرجەکە کراوە بوو بڕی 5367 تانکەر بنزین هەروەها 1038 تانکەر گازوایل هاوردەی هەرێمی کورسان کراوە. لەو چوارچێوەشدا پاش پشکنین بەهۆی خراپی کوالیتیەکەیەوە 28 تانکەر بنزین هەروەها 1 تانکەر گازوایل ڕەفز کراوەتەوە گەڕێنراوەتەوە بۆ وڵاتی سەرچاوە. سەبارەت بە مۆڵەتی کانەکان لە سنووری ئیدارەی گەرمیان بەهۆی ئەو قەیرانی کە ئێستا هەیە لە سنوورەکەدا بەداخەوە مۆڵەتەکان بە ڕێژەی لە 150 کەمی کردووە. بۆ پێش ساڵی ڕابردوو تەنها 23 مۆڵەتی کان دراوە بە کانی چاولم تێکەڵەوە هەروەها کانی بەرد بەهۆی سەرپێچیشەوە 15 کان کە سەرپێچیان کردووە سزا دراون. کۆی سزای سەرجەوان بریتی بوو لە 31 میلیۆن دینار هەروەها 68 میلیۆن داهات هەبووە لە ساڵی ڕابردوودا سەبارەت بە کانەکان.